لەبەرزان وەک هەموو لایەکتان ئاگادارن ئەمڕۆ ڕۆژی شەشەمیان حوتەمی جەنگی نێوان ئێران و ئیسرائیلە هەردوو لا بە هەموو جۆرە چەچێک هێرش دەکەنە سەر یەکتری و ئەم جەنگەش کەس نازانێ کەی کۆتایی دێ چۆن ڕائەوەستەیە وڵاتانی تر تێوە دەگلێن یاخودنا. ئێمە لە کوردستان 24 وەک هەموو لایەکشتان ئاگادارن بەردەوام ڕووماڵی تایبەتمان هەیە و بەردەوام 24 کاتژمێر لەگەڵتانین بۆ ئەوەی سات بە سات دەنگ و باس و هەواڵەکانی ئەو جەنگەتان پێڕابگەێنن. هەروەها ئێمە بەردەوام ئەو میوانیشمان دەبێت کەسانی شارەزا لە هەموو بوارەکان بۆ ئەوی قسەی زیاتر سەبارەت بەم جەنگە لەگەڵ ئەوان بکەین و گفتوگۆی زیاتریشیان و شرۆڤەی زیاتریان لەگەڵدا بکەین. میوانێکمان هەیە بۆ ئێستا زۆر بەڕێز حەمادە فەراعینە، نووسەر و ئەندامی پێشووی پەرلەمانی ئوردون کە ڕاستەوخۆ لە عەمانەوە لەگەڵماندایە. بەڕێز فەراعینە شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لە ڕووماڵی کوردستان 24 دەربارەی جەنگی ئێران و ئیسرائیل. با بە پرسیارێکی گشتی دەست پێ بکەین لەگەڵ جەنابتان. بەڕاست ئەم جەنگە بۆ دەستی پێکرد و بۆچی بە دیاریکراویش لەم کاتەدا؟ نعم هنالك بەڵێ دەبێ ئەومان لەبەر چاو بێت چەند کارتێکەرێک هەن بۆ ئەوەی ئەم شەڕە دەستی پێکرد بووە. هۆکارێکیە بۆ ئەوەی حکوومەتی ئیمپریالی نەتانیاهۆ هێرشێکی ڕەگەسپەرستانەی توندڕەوانە بکاتە سەر ئێران. دەبێ لەوەدا ڕوون بین کە ئیسرائیلی داگیرکار سێ وڵاتی عەرەبی لە یەک کاتدا داگیر کردووە، فەڵەستینی داگیر کردووە، باشووری لوبنان و هەروەها جۆلانیشی لە سووریا داگیر کردووە. دوای ئەوەی نەتانیاهۆ توانی کە مقاوەمەی فەڵەستینی و حیزبوڵڵا و سوپای سووریا لاواز بکە و بەشێکیان تێک بشکێنێ، ئەم هەنگاوەینە و هێرشی کردە سەر ئێران. کار بۆ لە نێوبردننی توانەکانی ئێران بە دیاریکراوی توانە سەربازیەکان دەکا و بە تایبەتیش ئەو توانە سەربازیانەی پەیوەندیان بە بنکە ئەتۆمیەکان و هەروەها چەکی ئەتۆمی و بنکە موشەکەکانەوە هەیە و دەیەوێت ڕێگری لە ئێران بکە کە یۆرانیۆم لەوە زیاتر نەبیتێنێت و بۆمبی ئەتۆمی دروست نەکات. دوای ئەوەی کە ئیسرائیلی داگیرکار توانی کە هاوپەیمانەکانی ئێران، حەماس و حیزبوڵڵا و سوپای سووریا تێک بشکێنێت، ئێستا شەڕی هێرشکاری شەڕی ڕوبەڕوو لەگەڵ ئێران دەستی پێکردەوە. بەڵام دەبێ ئەومان لەبەر چاو بێت ئەوەی کە سەرۆکوەزیرانی ئیسرائیل بنیامین نەتانیاهۆ گوتوویەتی هەندێک لایەنی دیکە هەن، ئەو لایەنانە هاوبەشن لەگەڵ ئیسرائیل لە هێرشەکەیان بۆ سەر ئێران. ئەگەر چی نەتانیاهۆ بەڕاستەوخۆ ناوی ئەو لایەنانەی نەهێناوە، بەڵام گومانێک لەوە دانیە هاوبەشێکی ڕاستەقینە تێوەگلانێکی ڕاستەڕاستەیە لەلایەن ئەمریکی و ئەوروپایەکانەوە. کەواتە بەر لە هەموو شتێک نەتانیاهۆ بە فەرمی پێش جەنگ ڕایگەیاند کە ئەو بە ئەمریکایەکانی گوتووە و بە ئەوروپایەکانیشی گوتووە پلانێکی لەو جۆرەمان هەیە، پلانەکەش هێرشکردن لەسەر ئێرانە. دووەمیش کە گرنگ بۆ قسەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا بوون، ئەو ستایشی هێرشەکانی ئیسرائیلی کرد بۆ سەر ئێران و بەدەق گوتی دەکرێت بۆ 2 هەفتە یاخود کەمتر لە هەفتەیەکیش بەردەوام بێت. ئەمە زۆر پەیامە بۆی ئەمریکا ئاگداری هۆردەکاری جەنگەکەیە و ئاگداری ئەوەیە کە ئیسرائیلی داگیرکار لە بەرامبەر ئێران کردوویە. زۆر باش. بەڕێز فەراعینە، ئێوە لە قسەکانتانە ئاماژەتان بەوەدا گوتتان ئیسرائیل هێرشی کردوتە سەر لوبنان، سەر فەڵەستین، سەر شوێنەکانی تر. بەڵام پرسیارەکەی من ئەمەیە، عێراق کە دۆستێکی نزیکی ئێرانە، تا چەند ئەم جەنگە مەترسی لەسەر عێراق و داهاتوی عێراق هەیە؟ هیچ گومانێک لەوەدا نییە کە ئاکام و ئەنجامی ئەم شەڕە کاریگەری لەسەر عێراق دەبێت، بەتایبەتیش ئەگەر بێت و ئیسرائیل بە ئەمانجەکانی بگا و پێشڕەوی
بەردەوام بێت لە بەرامبەر ئێران. دەبێ عێراق بەگشتی وڵاتانی عەرەبی ئاگاداری ئەم بابەتە بن. بەڵام بە دیاریکراوی ئەوەی پێوەستە بە عێراقەوە من پێم وایە عێراق یەکێکە لە ئامانجەکان، واتە یەکێک لە ئامانجەکانی ئیسرائیلە. لەبەرچی لەبەرەوەی ئێران هاوپەیمانی و دۆستی زۆر ئامرازی هەیە لە نێو عێراقدا. دەکرێت بەهۆی ئەمەوە ئەوانیش بە ئامانج بگیرێن، بەڵام دەبێەوەمان لەبەر چاو بێت. عێراق تەنیا وڵاتێکی عەرەبی نییە، عێراق وڵاتێکی کوردیە، وڵاتێکی عەرەبیشە، و عێراق تەنیا هاوپەیمانی ئێران نییە، بەڵکو هاوپەیمانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاشە. بوونی ئەمریکا لەسەر خاکی عێراق بابەتەکەی خستوتە دۆخێکی ئاڵۆزەوە. عێراقیش لەم نێوەندەدا پەرتەوازە بۆ لە ڕووی سیاسیەوە کەوتونەتە نێوان ئەو دوو ڕیانەوە. بۆیە سەختە بەڕاستی قسە لەسەر عێراق بکەین لە چوارچێوە هەمەتەش نییە. زۆر باشە. پڕس فەراعینە هەموو لایەک باش دەزانن هەر جەنگێکیش هەڵبگیرسێت دوایی بە دانوستان و ڕێکەوتن کۆتاییان دێ. پێت وایە دوجار جۆرێک لە دانوستان لە نێوان ئێران و ئیسرائیل و ئەو جار ڕێکەوتن دێتە پێشەوە؟ ئەم پرسیارە جێگەی سوپاسە. شەڕ هەمیشە لە مێژوودا سێ هۆکاری سەرەکی هەبوون. لانی یەکەم کە سەرکەوتنی لە یەکێکە بەسەر ئەوی دیکەدا. دووەم ئەوەیە کە لایەنی بەرگریکاراتە ئەوەی کە یەکەم جار هێرشگراوتە سەر بەسەر ئەوەی یەکەم کە هێرشکارەکە یا سەر بکەوێت. دەبێ ئەگەر یەکەم و دووەم هەردووکیان ڕۆ بن. ئایا ئەگەر یەکێک بەسەر یەکێکدا سەرکەوتووە، بۆیە ئەنجامی دانوستانیش بەهۆی ئەم دوو ئەگەرە دەگۆڕێت. لەبەر ئەوەی هەردوو لا دەکرێت بڵێن بەهۆی هاوسەنگی هێزی نێوانیان سەرکەوتنیان بەدەست نهێناوەتە هیچ کامیان لەم نێوەندەدا سەرکەوتو نابن و ئەنجامە سیاسەکانی ئەم جەنگەش جیاواز دەبێت. لێرەوە ئێمە ناتوانین بە دیاریکراوی ئێستا بڕیا لەسەر ئەنجامەکانی هێرشکاریەکانی ئیسرائیل بدەین بۆ سەر ئێران. تەنیا لەو کاتە دەتوانین ئەگەر بابەتەکە بە دوو لایەنە کۆتایی بێت، ئەوەیە کە ئیسرائیل سەرکەوتوو بێت یاخود ئێران بتوانێت خۆی ڕابگرێت لە بەرامبەر هێرشەکاندا، یاخود هەردوولا زیانیان پێدەگات و ئەو کات ئەنجامێکی جیاوازتر لەو ئەنجامانە دێتە ئارەوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوروپا هەرگیز ڕێگە نادان ئیسرائیل شکست بهێنێت. بەڵام زۆر باش ئەگەرێکی دیکەشەیە ئەگەر بێت و ئیسرائیل ئەو ئەنجامانە بەدی نەهێنێت کە دەیەوێت و ئێران بتوانێت خۆی ڕابگرێت لە بەرامبەر هێرشانەدا، بێگومان ئەوروپا و ئەمریکا دەسوەردان دەکەن بۆ ئەوەی نێوەنجیری لە نێوان هەردوولادا بکەن. بە دڵنیاییەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هیوای وایە و کاریش بۆ ئەوە دەکات کە ئیسرائیل بەسەر ئێراندا سەر بکەوێت. ئەو خۆی دەڵێت من چاوەڕێی خۆ بەدەستەوەدان زۆر باشە. بڕێز فەراعینە ئێرانم. زۆر باشە، دەست خۆش. بڕێز فەراعینە هەر ئەمڕۆ ترامپ دەڵێ کەمتر لە هەفتەیەک، واتە لە ئێستاوە کەمتر لە هەفتەیەک هەموو شتێک یەکلایی دەبێتەوە. ئەم قسەی ئەو ئێوە خوێندنەوەتان بۆی چییە؟ کۆتایی جەنگە یاکو سەرەتای ئاشتی؟ ئەو چاوەڕێی کۆتایی هاتنی شەڕ نییە، ئەو چاوەڕێی شکستێنانی ئێرانە. ئەو ناوێت شەڕەکە کۆتایی دەوێت ئێران شکست پێ بهێنێت. بەڵام ڕوون و ئاشکرایە ئەو کە لە کەنەدا هاتەوە چوو بۆ واشنگتن و لەوێوە کۆبوونەوەکانی لووتکەی G7 بە کوچێ بەڕێکرد بەرەوە بوو کە ئێران سنگورزێکی بەهێزی لە ئیسرائیلدا بووە. دیمەنی ئەو بابەتەش هەبوو. من پێم وایە گەڕانەوەی دۆناڵد ترامپ بۆ واشنگتن بە ئامانجی ئاسانکاری و ڕێنمایی بووە بۆ ئیسرائیل بۆ ئەوەی گورزی بەهێز لە ئێران بدەن و لە هێرشە سڕوپڕەکانی ئەمڕۆژ ئەمە بەڕوونی دەرکەوت کاتێک ئیسرائیل هێرشی کردە سەر چەند شوێنێکی استراتیژی ئێران. ئەوان لە لێدوانە فەرمیەکانی خۆیان دەدەڵێن کە ئێمە هێرشی استراتیژیمان کردو سەر ئێران. زۆر باشە. بڕێز فەراعینە با هەموو ئەگەرەکان وەربگرین.
ئەگەر ئێران لەم جەنگە شکستی هێنا داهاتووی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی لێ بەسەر لێت؟ دەبێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکەوێتە ژێر هەژمونی ئەمریکا و ئیسرائیل و ئیسرائیلی داگیرکار ئەم هێرشە ناکات و هێرشێک ناکات کە شکست بە ئێران بهێنێ مەگەر لە حاڵەتێکدا نەبێت کە وەکو ناتانیاهو گوتی دیمەنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی دەگۆڕین بۆ ئەوەی هەژمونێکی ئیسرائیلی پاڵپشتیکراو لەلایەن ئەمریکا بەسەر ناوچەکەدا بسەپێنرێت بە تایبەتی ڕۆژهەڵاتی عەرەبی وڵاتی شام و سووریا و عێراق. باش بەڕێز فەراعینە ئێوە ئاماژەتان بە خاڵێکی یەکجار گرنگدا وتان لە ئەگەری شکستی ئێران تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەکەوێتە ژێردەستی ئەوروپا و ئەمریکا. مەبەستت لەوەیە وەکو دوای جەنگی جیهانی یەکەم کە ئەوروپا بە دیاریکراویش بریتانیا و فەرەنسا دەستیان بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست داگرت ئەم جارە ئەمریکاش وا دەکا؟ الحقيقة في الحرب العالمية الثانية ڕاستەکەی لە جەنگی دووەمی جیهاندا هاوپەیمانان بەسەر ئەڵمانیا و ئیتالیا و یابان سەرکەوتن و هەر لەوێدا جۆرێک لە هەژمونی بریتانی فەڕەنسایی بەسەر وڵاتانی ڕۆژهەڵاتی عەرەبیدا سەپێنران و لەوێەوە هەوڵدرا کە وڵاتی داگیرکاری ئیسرائیل لەسەر خاکی فەڵەستین بینا بکرێت. ئەمڕۆ دۆخێکی عەرەبی لە ناوچەکەدا هەیە، دۆخێکی ناسەقامگیرە، دۆخێکی پەرتەوازەیە. ئەگەر ئوردنی لێ دەربێنی لەم نێوەندەدا دەبینین کە لوبنان، سووریا، فەڵەستین، تەنانەت عێراقیش بەڕاستی دۆخەکەیان دۆخێکی ناسەقامگیرە. بۆیە بارودۆخەکە زۆر سەخت دەوێت لە داهاتوودا. پێش بینیەوە دەکەم سەختتریش بێت، بەڵام دەبێت ئەومان لە بەرچاو بێت گەلانی ئەم ناوچەیە لە فەڵەستینەوە دەست پێ بکە بۆ لوبنان، بۆ سووریا، بۆ عێراق. ئەمانە هەژمونی ئیسرائیلی ئەمریکا قبوڵ ناکەن لەسەر ناوچەکانیاندا، هەرچەندە ساڵێک دوو سێ هەرچەندە بخایێنێ زەمن بێو بڕوا ئەم گەلانە هەژمون قبوڵ ناکەن. دوجار لە ئەمبەر هەژمونی وڵاتان ڕادەپەڕن قبوڵی ناکەن و ئازادی خۆیان لە کۆتاییداوە دەست دەخەن. دەبێت شتێکی زۆر ڕوون ئاماژە ئەویش ئەوەیە ڕاستە ئیسرائیل بەهێزە، بەڵام بە پێی ئەو ئامارانەی کە لە ساڵی 2022دا هەن لە نەخشەی فەڵەستینیدا لەو ناوچانەی کە داگیر کراون ناوچەی داگیرکراوی یەکەم لە ساڵی 1932 لە ساڵی 1940 لە هەردووچیان لەو ناوچەیە خەڵکی فەڵەستینی و عەرەبی زیاتر بووە. زۆر باشە. بەڕێز فەراعینە، ترامپ بە ئاشکرا دەڵێت دانوستان لەگەڵ ئێران کاتی نەماوە. ئایا ئەمە بەواتای بەشداریکردنی ئەمریکایە لەم جەنگە دژی ئێران؟ من پێم وانییە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ئاشکرا بەشداری لە هێرش بۆ سەر ئێران بکات و پێم وانییە هاوکاری ئیسرائیلی داگیرکراوە بێت لەم بابەتەدا. من بە دووری دەزانم لەبەرچی لەبەرەوەی ئیسرائیل توانای هەیە، ئەو توانایش لەلایەن ئەوروپا و ئەمریکا پاڵپشتی دەکرێت بۆ ئەوەی وێرانکاری بۆ ئێران لێ بکەوێتەوە. ئەگەر بێت و هاوسەنگی هێزەکان و پارسەنگی هێز بەلای ئێراندا بشکێتەوە هەڵوێستی ئەمریکاش دەگۆڕێت. بەڵام تاکو دۆخەکە بەم شێوازە بێت و سەنگەکە لە بەرژەوەندی ئیسرائیل بێ پشتیوانی ئەمریکا و ئەوروپای هەبێت لە هێرشەکانی بۆ سەر ئێران، ئەمریکا و ئەوروپا بۆ خۆیان بەشداری ئەم شەڕە ناکەن بەبێ ئەوەی ئێران
تاوانێک بکە بەوەی کە دەست بۆ بنکەکانی ئەمریکا بە ئەوانە لە دەوروبەری ئێران ئەمریکا نایێتە نێوجەنگەکە ئێران نابێت دەست بۆ ئەو تاوانە ببە بەڵام لێدوانەکانی دۆناڵد ترامپ ئەوانەی کە پەڕێزیشتان ئاماژەتان پێکرد من پێم وایە ئاماژەن بۆ گرێوکردن لەسەر دۆڕان و ملکەسبوون و شکستێنانی ئێران بەوەی کە دەبێت بە گفتوگۆکان ڕازی بن لەسەر ئەو زمینەیە کە نەیانتوانی خۆیان لە بەرامبەر هێرشەکان ڕابگرن و شکستیان پێهێنن. دیدگای ترامپ ئەوەیە و چاوەڕێی هەڵوێستی ئێران هەڵوێستی ئێرانی شکست خواردوو دەکە. زۆر باشە بەڕێز فەلاحنا هەر ترامپ خۆشی دەڵێ یاخود داوای خۆ بەدەستەوەدانی بێمەرج لە ئێران دەکات. خوێندەوەتان بۆ ئەم قسەیە چییە؟ من واتای چییە خۆ بەدەستەوەدانی بێمەرج؟ ئەو دەیەوێت بڵێت ئێران دەبێت خۆی بەدەستەوە بدە، دەبێت ئێران ملکەس بێ، دەبێت ئێران بەبێ مەرج خۆی بەدەستەوە بدە و بە هەموو مەرجەکانی ئیسرائیل و ئەمریکاش ڕازی بێت. ترامپ دەڵێ من ئامادە نیم لە پێگەیەکی بەرابەر گفتوگۆ لەگەڵ ئێران بکەم، نابێ ئێران و ئێمە لە یەک ئاز گفتوگۆ بکەین، دەبێت ئێران خۆی بەدەستەوە بدە و شتێکش نییە بە ناویەوەی ئەتۆم بۆ مەبەستی ئاشتیانە بەکاردێنم. ئەو دەیەوێت هەموو بوون و شوێنەوار و پۆلێنکاریەکی ئەتۆمی لە نێو ئێران لە ناو ببات. جا ئەو ئەتۆما بۆ ئاشتی خوازانەوێت یاخود بۆ سەربازی. ترامپ پشتی وای لە نێو ئێران ناوێت. ئەو بە هیچ شێوەیەک ناوێت ئێران مافی خۆی لەسەر بەخۆیی لە سەروەری لەوەی کە ئەو بژاردەیە بەدەست خۆیان بە یۆرانیۆم بپیتێنن یاخود نەپیتێن تەنانەت بۆ مەبەستی ئاشتیانەش شتی لەو زۆرەی ناوێت. باش بەڕێز فەلاحینا خۆ بەدەستەوەدانی بێمەرج بۆ ئێران واتای گۆڕینی ڕژێم دێت؟ من پێم وانە ئەگەر ئێران بەبێ مەرجیش ڕازی بێ خۆی بەدەستەوە بدا دەسەڵات لە ئێران بڕوخێت. لەبەرەوەی ئێران ئەو کاتە دەکەوێتە بەردەم دووش. یەکەمیان ئەوەیە کە دەسەڵاتیان لەوانەیە لاواز ببێ وە گەلەکەی خۆیان هەڵوێستێکی دیکەیان بەرامبەر بەوان هەبێت، قسەی دیکەیان هەبێت کە دەسەڵات خۆرانەگە لە بەرامبەر خەڵکیخوان. ئەوەی دومیش ئەوەیە کە ئێران لەلایەن ئەمریکا و ئیسرائیل شتی بەسەردا بسەپێنرێ بەو پێیکە شکست خواردووە کەواتە ئێران بە مەرجەکانی شکست خواردن ڕازی دەبێت. وەکو جەنابیشتان ئاماژەتان پێکرد لە جەنگی جیهانی یەکەم و دووەم و چۆن مەرج بەسەر بەرەیەکدا سەپێنرا کە ئەڵمانیا و یابان و وڵاتانی دیکە بوون بەوەی کە بەنمونە ئەڵمانیا سوپای نەبێ، توانێت سەربازی نەبێ، شتێکی نەبێت کە بتوانێتەوە پێ خۆی بگرێتەوە بە هەمان شۆش بوو لە ئیتالیا و لە یابان. بەڵام هەر سێ ڕژێمەکە خۆیان گۆڕان بۆی کە بوونە دۆستی ئەمریکا و بەرژەوەندەکانی ئەمریکا. ئێستا ئەڵمانیا، ئیتالیا، یابان هەر بۆ شێوە ماونەتەوە. ئەگەر ئەم سێلایەنە شکستیان نەهێنا بواە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا مەرجەکانی خۆیان بەسەر ئەو سێ وڵاتەدا نەدەسەپان. ئەلەم دەرچەوە ئەگەر ئێران شکست بێنێت بە مەرجەکانی ئەمریکا و ئیسرائیل ڕازی دەبێت. بەڵام هێشتا زووە بۆی باس شکست خواردنی ئێران یاخود خۆراگری ئێران بەرامبەر بە هێرشەکانی ئیسرائیل بکەین. لەبەرەوەی تاکو ئێستا هێرشە گەورەکان ماون و ناتوانین بەم هێرشانە بڕیار لەسەر جەنگەکە لەسەر ڕووداوەکان بدەین، بەڵکو دەبێت چاوەڕێ بکەین بزانین ئەنجامی کۆتایی چی دەبێت تاکو ئێستا ڕوون نییە. بەڵام ئەوەی کە ترامپ باسی دەکا هیوا و حەز و ئاواتەکانی ئەو بۆی کە شکست بە ئێران بهێنێت باش وە بەبێ مەرج خۆی بەدەستەوە بدە. زۆر باشە، زۆر بەڕێز حەمادە فەراعینە نووسەر و ئەندامی پێشووی پەرلەمانی ئوردون ڕاستەوخۆ لە عەمان پایتەختی ئوردونەوە لەگەڵ ما بووی. گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. سپاس بۆ ئێوە، شەوتان باش.